سڵاودان لێبێ خۆشەویستان. کۆخە یاخود کۆکە هۆکارەکانی چییە؟ وەکەینێ نەخۆش سەردانی پزیشکی پسپۆڕ بکات. کۆخە یاخود کۆکە یەکێکە لەو نیشانانەی کەوا خەڵکێکی زۆر پێوە دەناڵێنێ. هۆکارە سەرەکیەکانی بریتە لە هەوکردن یاخود ئەلتیهابی ڕێڕەوی هەناسە و سیەکان کەوا باوە وەکو هەڵامەت و پەسی و سەرما و گەرما و یاخود ئینفلۆنزا یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان. هۆکارێکی تری ئەوەیە کە ئەو نەخۆشانەی کە حساسی قسەباتی درێژخایانیان هەیە. هۆکارێکی تر ئەوەیە ئەوانەی کە جگەرە دەکێشن یاخود دووکە هەڵدەمژن بۆ ماوەیەکی دوور و درێژ تووشی کۆخە دەبن. هۆکارێکی تری ئەوەیە کە دەرمان بەکارهێنانی دەرمان هەندێک جۆر دەرمان هەیە ئینسان تووشی کۆکە دەکات. و هەروە هۆکارێکی تر ئەوەیە کە نەخۆشەکە موادێکی کیمیاوی وەکو فاس و معجزە بەتایبەتی ئافرەتان لە ماڵێ یاخود لە جێ ئیشکردن وەکو موادی کیمیاوی ئەو جێ بەکاربێنێ وەکو گاز و نەفت و مەسەلەن ڕۆن و ئەو شتانە یاخود سەمادی کیمیاوی یاخود با بڵێن حەشەرات ئەوانەی موادی موبید حەشەرات یاخود بکوژی حەشەرات ئەوانەش ئاینی هەڵمژینی لەوانێ ببتە هۆی کۆکە یاخود کۆخە. و هەروەها لە کۆتاییدا یەک لە هۆکارە ترسناکەکان شێرپەنجەی ڕێڕەوی هەناسە و سیەکانە. کەینێ نەخۆش یاخود ئەوانەی کە کۆخەیانەیە سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن. خۆشەویستان هەر نەخۆشێک ئەم خاڵانەی خوارەوەی هەبوو دەبی بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆڕ بکە، چونکە وەکو گوتمان لەوانەیە نەخۆشیەکی ترسناک لە پاڵ ئەم نەخۆشیەوە بێ یاخود نەخۆشیەکە ڕێگری لێ بکرێ و زیاد نەبێ و هەروەها نەخۆشەکە چارەسەر بکرێ و زوو دەستنیشان بکرێ و چارەسەر بکرێ. یەک لەوانە ئەگەر هاتوو کۆخەکە درێژەی کێشە واتە لە مانگێک زیاتر بوو ئەوە کۆخەکی ئەتیادی نییە و شتێکی ئاسان نییە و بە ئاسانی کۆتایی نایە دەبێت سەردانی پزیشکی پسپۆڕ بکە. خاڵی دووەم ئەگەر هاتوو کۆخەکە بەڵغەمێکی زۆری لەگەڵ بوو ئەوەش خاڵێکی تر. خاڵێکی تر ئەگەر هاتوو کۆخەکە خێنی لەگەڵ بوو واتە نەخۆشەکە لەگەڵ کۆکەی خێنی بینی ئەوەش دەبێت سەردانی دکتۆری پسپۆڕ بکات بۆی پشکنینی زیاتری بۆ بکرێ. و هەروە ئەگەر هاتوو لەگەڵ کۆخەکە دەنگی گۆڕاواتە دەنگی گڕ بوو یاخود دەنگی کز بوو. ئەگەر هاتوو نەخۆشەکە لەرزوتای لەگەڵ هەبوو عارەقەی زۆری کرد. خاڵێکی تر ئەگەر هاتوو نەخۆشەکە لاواز بوو کێشی دابەزی لەگەڵ درێژبوونی کۆخەکە. ئەگەر هاتوو کۆخەکی زۆر بوو نەخۆشەکەی بێزار کرد خەوی لێ تێکدا ئیشوکاری لێ تێکدا ئەوەش دەبی سەردان بکا و پشکنینی زیاتر بکە. و لە کۆتاییدا خاڵێکی تر ئەوەیە کە ئەگەر هاتوو نەخۆشەکە بە شێوەیەکی گشتی تەندروستی تێکچوو مەسەلەن خواردنی کەم بوو خەوی تێکچوو بە شێوەیەکی گشتی ناڕەحەت بوو ئەوە دەبی سەردان بکا و پشکنینی زیاتری بۆ بکرێ. و وەکو گوتمان لەوانەیە نەخۆشی ترسناکی لە پاڵاوە بێ بەتایبەتی بۆ نمونە ئەو کەسانەی کە بەتەمەنن جگەرەکێشن ئەخوانە خواستە لەوانەیە شێرپەنجە بێ و بە زووترین کات دەست نیشان بکرێ و چارەسەر بکرێت. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لای.